زۆر خەمبارین بۆ لە دەستدانی پاولۆ، بەڵام ڕاستیەکەیە ئەوەش ئەوەیە خوا لێ خۆشببوو خۆی نەدەپارەست و گاڵتەی بە ڤایرۆسەکە داهات و بڕوای پێی نەبوو. بەداخەوە ئەمە ڕاستیەکی زۆر تاڵە و لە دەستدانی پاولۆ زۆر خەمباری کردین. Dele, o Espírito dele. É isso que nós pedimos a Deus, em nome de Jesus. Amém. Presidente, que Deus te ouve, né, Jesus?